کی دەزڕەنگین و چالاک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت کە ئەویش شاکۆ ئاسۆیە کە لەگەڵ کۆمەڵێک گەنجی دیکەی دڵسۆس بەیەکەوە لە هۆڵەندا پرۆژەیەکی ناوازەی هونەری و کللتوریان ڕاگەیاندووە کە بێگومان ئامانجیش لە کردنەوەی ئەم پرۆژە هونەری و کللتوریە گەیاندنی دەنگی زیرەسەنایەتی کووردە بە جیهانی دەرەوە و بە دەروەی کوردستان کەواتە لە ئێستایا شاکۆ ئاسۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هۆڵەنداوە لەگەڵمانایە. شاکۆ سڵاو لێ بێتۆم کاتە و باش بێت. سلام علیکم، سلااوتان لێبێ کورسات. زۆر سپاس. شاکۆ سەرەتا حەزەکەم باسی ناوەکەی خۆ بکەی، ناوەکە و زۆر جوانە. کێ ناوی شاکۆ؟ دایکم بۆ ناوە هاتووە، خۆی وتی کۆی شاعەکان شاکۆ. هیوادارم ناودار بێت و تەمەنە درێژ بێ. منی شوبرا بچکەکەم ناوی شاکۆی و زۆرم خۆشەوێ. تۆش هەروەکو ئەو زۆر خۆشەویست و جوان دیاری. هیوادارم کاتەوە بۆ کوردستان بە پرۆژەوە بیتەوە لە کورسات مەگەزین میوانداریت بکەین. بەڵێ تەمەن درێژ بێ ئینشاءڵڵا. زۆر سپاس. کەواتە شاکۆ باسێکمان لە پرۆژەکەی خۆتان بۆ بکە، پرۆژەی هەربژی. ئەم ناوەتان هەڵبژاردووە، بۆچین ئەم ناوەتان هەڵبژاردوو و ئامانجی سەرەکی ئەنجامدانی ئەم پرۆژەیە بۆ ئێوە چی بوو؟ خۆی هەربژی لەوە هاتووە کە ئاسانتری ناومان دۆزیەوە تێبێنی لە خەڵکی لاجەیەکە کە لە هۆڵەنداژی هەربژی تێبێنی. هەربژی لەوە هاتووە کە کورد کۆکەینەوە بۆ لە هەمان کاتا مێژوو و کولتور و زمانی کوردی پەخشکەین بە هەرچ قەومێک لەناو هۆڵەندایە. لە هەمان کاتیش بتوانین بە پارەکەی کە دەستمانە کرد لە ڕۆژەکە کورد لە هەر سوپارچەی کوردستانە یارمەتیان بین لە چەنە پێویستیان پێدێت. بۆی هەربژی لە مانگی یەکەوە هات بە مێشما. خۆم لە عیلەیەکەوە هاتووم کە بە کوردایەتیەوە گەورە بووم، فێرکراوم، هەم هەردوو باپیرم و باوکیشم پێشمەرگە بوون و خەباتیان کردووە بۆ خاکی کوردستان. بۆ چەنە کە دایک و باوکم منیان هێناوە بۆ هۆڵەندا بەو بێوەڕایی کە ژیانێکی چاکترم بنێ، قەت لە بیریان نەچووە کوردایەتیم بنێ لە بەخێوکردنە. بۆیە بەوەشەوە کە بینیم چەندە کورد هەیە لە هۆڵەندا، جاریوا هەیە قەومی لەبیرچێتەوە، زمانی کوردی لەبیرچێتەوە، مێژوو کولتوری لەبیرچێتەوە. ئەمانە بەم هەربژی ئەوانە کۆکەینەوە فێریان کەین کە ئەو خوێنی کە هەیەانە ئەو کوردایەتیە چییە. زۆر باشە، تەمەنیان درێژ بێت و خوا بۆ ئێوەی بهێڵێت. باسە لەوە کرد کە تانەوێت باسی پارچە جیاوازەکانی کوردستان بکەن. ئایا پرۆژەیەکتان هەیە کە باسێک لە پرۆژە تایبەتەکەی خۆتان بکەن کە داهاتەکەتانی پێشکەشەکەن یاخود چۆن ئەو هاوکاریانە ئەگەیەنن؟ خۆی ئێستا ئیڤنتێکمان هەبووە لە 26 قەت باوەڕمان ناکرد ئەوە کەس لەسەری بێن. بۆیە ئەمانەوێت لە مانگی دەیە ئیڤنتێکی گەورەتر بکەین، قایە بکرین کە بتوانین بەشێکمان لەوێ هەبێ بەس کولتوری بێ. 5-6 کەسی لێدانین کە لە هەر چوارپارچەی کوردستان باسی مێژوو زمانی ئێمەکە بۆ هەرچ قەومێک هەم کورد و نەکورد فێر بن لەسەر کوردایەتی ئێمە چین، ئێمە لەکوێوە هاتووین. بەڵێ ئەو چالاکیە هونەری و کللتوریانەی کە لە نێو پرۆژەکەیە پێشکەشتان کرد لە چی پێک هاتەبوون و ئایا زیاتر گرنگی بە شێوەکاری یاخود میوزیک یاخود سینەما درابوو، زیاتر گرنگی بە چی درابوو؟ خۆی ئەمە زیاتر ئێمە ویسمان کولتور و مێژوو باسکەین. بەشێکمان هەبوو کولتوری بوو لە هەماندا کە بەشێکمان بوو خواردنەوە بتوانین خۆیتەوە تیشۆرتی کوردیمان نەبووی هەربژی خۆی دروستمان کردبوو و 5 کۆمپانیای کوردی کە لە هۆڵەندا دانیشن هاتبوون بۆ ئەوێ بۆی شتەکانی خۆیان بفرۆشن و ئازانکردن بە کوردستان. بیرتان لەوە کردوتەوە کە پرۆژەکە گەورەتر بکەن و لە وڵاتانی دیکەش جێدەستی خۆتان دەربخەن و زیاتر کورد بە دەروی کوردستان و بە وڵاتە ئەوروپیەکان بناسێنن؟ بەڵێ خۆی ئێمە ئەو ڕۆژەش گەورەترین کەناڵی هۆڵەندا کە ملیۆنان کە سێریەکە ڕۆژانە هاتن و لەوەشەوە زۆر کەس بێمەی ناسی، زۆر کەس هەربژی چییە و کورد چییە لە ڕۆژەوە. بە زەمانەوە لە مانگی دەیە چۆن وتم ئیڤنتێکی گەورەتر دروستکەین کولتور و مێژووی زمانی کوردی بە جوانتر بەخشیکەین، چەنە بە چاکتریش بەخشیکەین بۆ دنیا لە بیری نەچێتەوە کە کورد چییە و چیمان کردووە بۆ هەرچ قەومێکی دنیا.
بە دەنگەوە هاتنی میوانە بیانیەکان چۆن بوو؟ ئایا پرۆژەکەیان چۆن بینی پێیان خۆش بوو؟ چ شتێکی سەیر و جیاوازیان بینی لەنێو پرۆژەکەیە و ئەمە یەکەم جار بوو کە کورد بناسن یاخود پێشتریش هەر زانیاریان هەبوو لەسەر کورد کە کورد چێە؟ خۆی زۆربەی کەس کە لە وڵنداژی جاریوە کورد بەزەناسێ بەو شتەی ئەمە وڵاتی نییە بووە بە گاڵتە جاریەک بەس مێژوەکەی لەسەر بیستن قەت نیان بیستوە ناشی زانن و ئەم ڕۆژە زیاتر بۆ ئەو قەومانە کە هاتن فێر بوون کە ئێمە چین ئێمە بۆ وڵاتی خۆمامان نییە ئێمە بۆ ئەوە هەزارانی ساڵ هەین و بەس سنووری خۆمامان نییە زیاتر فێر بوون لەو بابەتە نەما بە گاڵتە جاریەک بەس خەڵ تێگەیشتن لەسەر مەبەستی کورد و ئێمە مێژومان چۆنە. بەڵێ ئەوەی کە بینیم لە نێو ئامادەبووانە هەندێک کەسی بیانیم بینی کە جلوبەرگی کوردیان لەبەر کردبوو و تۆ فێری وشەی کوردی تەکردن هەندێک باسی و چیرۆکانەمان بۆ بکە کە لەو ڕۆژەیە ڕوویە. خۆی گروپێ هۆڵندیمان بینی بوو هاتبوون قەت باوەڕم ناکرد ساڵێ بەس فێری کوردی بوون فێری مێژوو کولتوری کوردی بوون شتێکی جوان بوو کە بینیمان وەلامان کاتیشا ویستیان وشەی تازە فێربوون وەکو جلی کوردی ژیان و هەربژی معناکەی بەعام شتێک بوو کە شانازیم پێوە کرد کە خەڵک هەبوو لێرە هیچ عیلاقەی بەسەر کوردایەتیە و نییە و بەس هەر فێر بووە لەسەر کولتور و مێژووی کوردی و بەزەوێت زیاتریش فێر بێت شتێکی جوان بوو بیبینی. ئەی لەنێو ئەو بەباتانەیە بینیم سەرکردە کوردیەکان بەشێک لە سەرکردە کوردەکان لە نێو وێنەکانە ئەبینران ئایا ئاماژەت بەوە کرد و باسی ئەوانت بۆ کردن؟ بەڵێ طبعاً ئێمە نەفەرێکمانە بوو لە خاستان باسی ئەو شتانەکە خۆشم پێیان وتن قازی محەممەد ئەوی کە یەکەم پایدەختی کوردستانی دروست کرد و لە هەمان کاتیشدا بۆردێکی کەشمان هەبوو کە سەرۆکەکانی کە کوردیان کرد بە کوردی ئێستا پەخشمان کردبوو لە سەرۆک مەلا موستەفا بێنیتەوە بۆ مام جەلالی بەڕێز بۆ ئەنوە عاشقات سەرۆکدانا بوو بۆی پەخشی گەینوتیان گەین لە هەر چوار پارچەی کوردستان چنە نەفەرمان هەیە کە چیان کردو بە کوردیاتی. بێگومان ئەنجامدانی پرۆژەیەکی لەم جۆرە جا بە شوێکی گشتی ئەگەر لە کوردستان نەبیت لەوانەیە هەندێک کۆسبوو و قورسی بێتە بەردەمت بۆ تۆ قورس نەبوو کە پەیداکردنی زانیاری لەسەر مێژوو و چی یەکەم هاوکاری تۆ بووە چۆن توانیت پەیامەکانی خۆت بە باشی و بە جوانی بگەێنیت؟ خۆی ئەوە شتێ لە ما ئەمە تۆزی ئەگەڕێمەوە مانگی یەک لە مانگی یەکە ئەو شتانی کە بینیمان لە ڕۆژاوا ڕۆژەڵات هەبوویە کە چۆن بڵێ دنیا شتی تێکردی خەنجەریا لە ئێمە کە بەس ئەوەی کە هەبووی خۆمان بووین لە مانگی یەکەوە کورد کە پێشەوە زۆر دابش کرابوون باکووری لەگە باکووریا بوو ڕۆژەوای لەگە ڕۆژەوای باشووری ڕۆژەڵاتی لەگە ڕۆژەڵاتیا بوو لەو مانگەوە بووینەوە بە یەک بینیمان کە کورد ئەبێ یەک بێ لەبەرەوەی قەومیکە نییە پشتمان بگرێ بەس خۆمانی لەو دەقەوە بینیم کە زۆر کورد لەبەڕی من دەستم پێکرد بە ڤیدیۆ دانان لە سۆشیۆل میدیا لەمانی یەکەوە هاتنە گشتم مێسیجیان بۆ نادم پەیوەندیان پێوە کردم لە ئەنوا پارچەی کوردستانەوە بە یەکەوە کۆبینەوە و عەقڵ و بیڕوای خۆمان لەگە یەکتریا باس کردو لەوە زیاتر فێر بووین لەسەر قەومی کورد و مێژووی کورد بێجگەلەوە خۆم باوکم زۆر لەسەر مێژووی کورد دەزانێت لەویشەوە زۆر پرسیارم کردووە لە ئایلەی خۆشمەوە لە کوردستان قسم لەگەڵا کردوون ئەوەی کە زیاتر بەداخەوە تۆزێ دژایەتیمانە بوون لێرە قەومەکانی وەکو عەرەب و تورک و فارس کە چەندە ناڵێم مناڵەکان خەتایانە زۆربەی کات دایک و باوکەکانە فێریان کردوون کە بەس ئەبێ کورد دژایەتی دژی کورد ببین و ڕقمان لێبێ کە ئەوان چۆن بڵێ لە کۆمنتۆ بۆ گرتنی دووکان و شتیوە زیاتر ویستویانە ڕێی ئێمە بگرن. کەواتە لەنێو پرۆژەکەی ئێوەیە یەکریزی کوردان بینراوە لە پارچە جیاوازەکانی کوردستانەوە بەشداریان کرده بوو؟ بەڵێ هەرڵای ئەمە خۆی کە تیمەکەمان دروست کرد حەزمە کرد هەر بەشێکی کوردایەتی تیابێ کوردستانی تیابێ تی لە تیمەکەی کەسێکمانێ بادی نییە کرمانجیە زازاکیە لە هەر چوار پارچەی کوردستان یەک-دوو نەفەرمان هەیە بۆی هیچمان لە بیر نەچێ باسی کوردستان و مێژوو و کولتورمان. کەواتە شاکۆ ئامانجی چییە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە کە ئەنجامیاوە و ئەیەوێت بە چ شتێک بگات؟ من حەزەکەم دنیا بە کوردایەتی بزانێ بە کوردستان بزانێ ئێمە چین زۆربەی هۆڵدا وەکو چۆن وتم پێشتر ئێمە یەناسی بە قەومێکە وڵاتی نییە جاری وا بوو بە گاڵتە جاری ئەمێ ئەو شتیان
فێر بن کە ئێمە لە چیەوە سنووری خۆمامان نییە، کە ئێمە چەنە بە ئێمە بڵێ کوردستان وڵات نییە و کوێ هەموو کاتە لەناو دڵمانەیە و هەموو دنیا فێر بێ کورد چییە، کولتورمان چییە، مێژووی هەزاران ساڵی ئێمە لە چیەوە پێکاتووە و لە چی دروست بووە، بۆی بتوانین ئینشاءالله چەند ساڵیشی پێ بچێ پاسپۆرتی کوردیمان هەبێت و بین و بۆ خاکی خۆمان و سنووری خۆمامان هەبێت. ئینشاءالله ئێمەش بەو هیوایەن کەواتە شاکۆ تۆ هەنگاوێکردنا و ئەم پرۆژەیەت ئەنجامیا و سازت کرد. پێم بڵێ هەنگاوی داهاتووترەوە پرۆژەی داهاتووتری شاکۆ چی ئەبێت بۆ ناساندنی کللتوری کوردی و زمانی کوردی بە کەسانی بیانی و بە کەسانی دەرەوەی کوردستان؟ بەڵێ خۆی ئەمانە ئەنواع عشکال ئیڤنتی تازە دانین لە یاری دوو گۆڵی و بێنیتەوە بۆ ئەکتیڤیتی بێ بچینە دەرەوە و ئیڤنتە تاقان ئیڤنتە گەورەکەشی کەمانوێت لە مانگی دێیا بیکەین بۆی چەنە کۆمیونیتیەکەی هەربژی گەورەترکەین ئەشمانوێت بۆ داهاتوش ئینشاءالله لە ئەڵمانیا بێ بەڕتانیا بێ ئیڤنتیش لەوێت دانین و هەربژی بکەین بە شتێکی عالەمی بۆی لە هەرچ پارچە و شاری دنیا خەڵک بزانێت کە کورد چییە کە شانازی بکە بەو شانێکی ئێمە بۆ دنیامان کردووە و فێر بن کە ئێمە کولتورێکی چەنە جوانمان هەیە چەنە پاکمان هەیە. شاکۆ لە نێو پرۆژەی هەربژیە بە تەنیا بوو یاخود چیە پشگیری تۆ بوو؟ خۆی لە یەکەمە خۆم بە شەکە دەسم پێ کرد بەس لەخوا بە زیابێ دوایەوەی کە چۆنوتم ڤیددیۆم دروست کرد زۆر کەس هاتە بژم پەیوەندیان پێوە کردم و لەوە تیمێکمان داهێنا لە ئەنواع پارچەی کوردستانەوە ئێستا حالین تیمێکی کچ و کوڕی زۆر دڵپاکمان تایە کە بێکەوە بمانوێت بۆ داهاتوو شتێکی جوان دروستکەین. دەستە خۆش بێ شاکۆ گیان تەمەند درێژ بیت و شانازیت پێواکەین هیوادارین بەردەوام بیت لە ئەوەی کە ئێستایکیت. سپاس دەکەم منیژەمە دەستخۆشی لە کورتسات کەم دەنگی هەموو کوردان لە هەر دنیاوە لە هەر وڵاتێکەوە بەداخەوە کەناڵی کوردی کە ناتن لە گژمان و بە کورتسات کە پەیوەندیمان لەگەڵاکردن لە ڕۆژەکە هەموو ئەم شتانەماندانا و ئێمە دەستخۆشیە بکەم لە ئێوە و زۆر سپاس بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر بۆ تۆ شاکۆ گیان بە هیوای کاتێکی خۆش خوان لەگەڵ.